ئێمە وەکو حکوومەت بەرنامەی خۆمان هەیە لە چوارچێوەی ئەو گفتوگۆیانەی کە لەگەڵ بەغدا کرابوو لەسەر بابەتی دۆسەی نەوتە بابەتی پێشمەرگەیە مادەی 140 ئێمە لە چوارچەوەی ئەو هێڵەگشتیانە داواکاری خۆمان هەبووە لەلایەنە سیاسیەکان کە جەخت بکەنەوە لەسەر ئەو بابەتانە. تاوان بەداخەوە ئەوە لەم ساڵە تەنها دوو جار نێردراوە. ئێمە پێشتریش ئەوەی کە پێویستە لەسەر حکوومەتی هەرێم لەگەڵ بەغدا ڕێککەوتووە، هیچ بیانوویەک نەبووە نەشماوە کەوا ببێتە بەهانەیەک بە حکوومەتی عێراقی بودجێی حکوومەتی هەرێم نەنێرەی ومێدەوارین حکوومەتی نوێی داهاتوو پشت بە دەستور ئەو استحقاقات دەستوریانەی هەرێمی کوردستان بنێرێت. پێوەستە بە بودجێی حکوومەتی عێراق، چونکە بەڕێستان دەزانن یعنی استحقاقاتی دارایی ئێمە بەشێکی لە عێراقە. هەر کاتێک لە عێراق ئەو بودجەیە چووە بواری نووسین، ئێمەش هەر لەم چوارچێوە بە پەرالل بە هاوسەنگی لەگەڵەمە یاسای بودجێ هەرێمی کوردستانش ئامادە دەکرێت. لیژنەی پەیوەندیدار کاری خۆی کردووە و کۆبوونەوەیان کردووە و ئەمەش پەیوەستە بە دیسانەوە بودجە. هەر کاتێک ئەم بابەتە لە چوارچێوەی توانە و لە چوارچێوەی بوو یاسای بودجە جێبەجێکرە بێگومان ئێمە وەکو حکوومەت پێوەی پابەندە.